ئازاری پشت و گورچیلە و ماسوولکەکانی دەوروبەریم هەیە و نازانم سەرچاوەکەی گورچیلەکانمە یاخود پشتم و فەقەرات. دکتۆر ڕەوا حەمە غەریب باپیرم، پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ لە تاوەری تەندروستی سمارت. سڵاوتان لێبێت. ڕۆژانە کەسانێکی زۆر سەردانمانەکەن بە ئازاری کەلەکەیان وە زۆرێک لەم ئازارە ئەجێڕنەوە بۆ گورچیلەکان. ئەمەوە ئەکات ماوەیەکی زۆر چەند کاتژمێرێک لەسەری کلینیکەکانە چاوەڕێ بکەن و کاتێک کە پزیشکەکە ئایان بینێت لە کۆتادا دەرەکەوێت ئەم ئازارە پەیوەندی بە گورچیلەکانەوە نییە. ئەمڕۆ هەوڵ دەدەین جیاکاریەک یاخود جیاوازیە بکەین لە ئەو ئازارەی کە بەهۆی گورچیلەکانەوەیە لەگەڵ ئەو ئازارەی کە بەهۆی پشت و ماسوولکەکانی فەقەراتەوە هەیە یاخود بربڕەکانەوە هەیە. ئازاری گورچیلە دەست پێ کات بە ئازارێکی زۆری توند لە لای ڕاست یاخود لە لای چەپ. ئازارەکە ئازارێکی توندە، هەندێک کات نەخۆشەکە کەسەکە ئەڵێت ئەمە بە قوترین ئازارە لە ژیانما کە تووشم بوو بێت. دەست پێ کات دێت بۆ پێشەوەی سک بەرەو میزەڵدان و ئەندامی زاوزێ و هەندێک کات دڵ تێکهەڵاتن و ڕشانەوشی لەگەڵایە و هەندێک کات میزکردنی خوێناوی لەگەڵایە. هەر کاتێک ئەم نیشانانت هەبوو بە ئەگەرێکی زۆرەوە ئەڵێن ئەم ئازارە پێ ئەچێ پەیوەندی بە گورچیلەکانەوە بێت. بە پێچەوانەوە ئازاری ماسوولکە و پشت و فەقەرات دەست پێ کات بە ئازاری پشت وە کەلەکە و هەندێک کات ئازارەکە دائەدات بۆ قاچی ڕاست، لاقی ڕاست یاخود لاقی چەپ و ئەکرێت سڕبوونی پەلەکانی لەگەڵا بێت. هەر کاتێک ئەم نیشانانە لەگەڵ ئازاری پشتا هەبوو ئەوە پێمان دەڵێت بە ئەگەرێکی زۆرەوە ئەم ئازارە پەیوەندی بە گورچیلەکانەوە نییە و دەکرێت پسپۆڕی نەشتەرگەری بربڕە و ماسوولکە و فەقەرات دەستنیشانی نەخۆشیەکە بکات. لەبەر ئەوە کورتی ئەەکەینەوە لەوەی کە هەر کاتێک ئازاری کەلەکە دەستی پێکرد لە گورچیلەوە لە کەلەکەەوە دەستی پێکرد و یای لە پێشەوەی سک و بەرەو میزەڵدان وە دووتێکهەڵاتن و ڕشانەوەی لەگەڵا بوو بە ئەگەرێکی زۆر پەیوەندی بە گورچیلەکانەوە هەیە، چونکە ئازاری گورچیلەکان دانادا بۆ قاچ. هەر کاتێکیش ئازاری کەلەکە و پشت قاچ سڕبوون و ئازاری سمت و قاچی لەگەڵا بوو بە ئەگەرێکی زۆرەوە پەیوەندی بە نەخۆشیەکانی پشت و فەقەرات و ماسوولکەکانەوە هەیە. هەمیشە تەندروست بن. سمارت وەرچەرخانە.